بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. سەنتەری دێموکراسی و مافی مرۆڤ راپۆرتێک لەبارەی پێشێلکاری یاسا و مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بڵاو دەکاتەوە. بە پێی راپۆرتی سەنتەرەکە لە دادگاکانی کوردستان لە ماوەی یەک ساڵدا زیاتر لە 1050 حاڵەتی پێشێلکاری یاسا و مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان تۆمارکراون. بە میواندارێک لە بەڕێزان ئاوات محەممەد سەرۆکی سەنتەری پەرەپێدانی دێموکراسی و مافی مرۆڤ، هەروەها دکتۆر شۆرش حەسەن مامۆستای زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. بەپێی راپۆرتی ساڵانەی سەنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافەکانی مرۆڤ بۆ ساڵی 2016 لە دادگاکانی سلێمانی و هەولێر و دۆک و گەرمیان و بنکەکانی ئاسایش و پۆلیسی و شارانەدا 1057 حاڵەتی پێشێلکاری بەرامبەر سەروەری یاسا و مافەکانی مرۆڤ لە پرۆسەی دادگایکردندا تۆمار کراوە. بە شێوەیەک 679 حاڵەت لە دادگای لێکۆڵینەوە و بنکەکانی پۆلیس و ئاسایشدا بەرامبەر بە هاوڵاتیان ئەنجام دراوە. لەو ڕێژەیەش 201 حاڵەتیان بەکارهێنانی توندوتیژی و ئەشکەنجەدان بووە. بەلای ئێمە وەک کەسانی یاسایی وەکو ڕێکخراوێکی معنی بە مافەکانی مرۆڤ بە سەروەری یاسا بەسەر بەخۆی دەسەڵاتی دادوەری هەموو یەک بێکی و پێشێلکاریان لای ئێمە کاریگەری لەسەر سەربەخۆبوونی دەسەڵاتی دادگا لەسەر سەروەری یاسا بۆیە تۆمارمان کردو. بەڵام کاریگەرترینیان زۆرترین ئەو حاڵەتانی کە تۆمار کراون جێبەجێنەکردنی برارەکانی دادگاکانی لێکۆڵینەوە لایەن بنکەکانی پۆلیس و ئاسایش و ئەفسەرانی لێکۆڵینەوە کەەوە ژمارێکی بەرچاوە کە نزیکەی 332 حاڵەتە و مەترسی دارترینیشان بانگەشەکردنی کۆمەڵێکی ژمارەیەکی زۆر لەو کەسانی کە چاوپێکەوتیان لەگەڵا کراوە کە ئەشکەنجە دراون کە لای ئێمە ئەم حاڵەتە ئەگەر یەک حاڵەتیش بێت بانگەشەی ئەشکەنجە لە ناو موسساتی حکوومەتی هەرێما بەڕاستی مەترسیدارە بۆ سەر کۆی سەروەری یاسا. بەهۆی خراپی دۆخی لێکۆڵینەوە لە دادگا سزاییەکانی کەچن و تاوان و نەوجەوانان و بە پێی ئامارەکانی ساڵی ڕابردوو 231 پێشێلکاری بەرامبەر بە تۆمەتبار و گیراوەکان ئەنجام دراوە. لایەنی ئامادەکاری راپۆرتەکەش دەڵێت دەسەڵاتی جێبەجێکردن ئەنجامدەری پێشێلکاریەکانە. هەروەها بڵاوکردنەوەی ئەم راپۆرتە لە کاتێکدایە دۆخی ڕۆژنامەنووسان زۆر خراپە و بەردەوام ڕوبەڕووی پێشێلکاریەکان دەبنەوە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە. بەڕێوەبەری سەنتەری میترۆش دەڵێت تەنها ڕێکخراوە نێودەوڵەتیەکان گرنگی بە راپۆرتەکان دەدەن و حکوومەتیش تەنها کاری بووەتە ڕەتکردنەوەیان. ئەو کاتێک کە لە دەرەوە احتیمامی پێدرێن لێرە وەڵامی دەنەوە لەبەرەوە لەبری وەڵامدانەوە لەبەری احتیمام نەدان وەرن با مناقەشەکەین حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمەی کە ئەم ئامارانەی کە دیە چاردی و میترۆ ڕێکخراوەکانی تری کۆمەڵگەی مەدەنی بڵاویەکەنەوە لەسەر پێشێلکردنی مافی مرۆڤ چەندی ڕاستی تایە. وەرن با بە بەڵگە و قسەتان لەگەڵ بکەین. ئێمە لە نزیکەی 100 کەیسی ڕۆژنامەنووس کە وەرمانگرتووە لە هەرێمی کوردستان لە 4 مانگی ڕابردووە ئەم پێشێلکاریانی کە بەرامبەر ڕۆژنامەنووس کراوە کە حەقی خوراوەت پێمان تۆ محامید بۆ تەرخانکەین تا کوبچی لە دادگا سکاڵا تۆمارکەی لە پۆلیس سکاڵا تۆمارکەی بەرامبەر و پێشێلکاریمان بێت کە هەمووی وەڵامەکانیان ئەوەیە کە نەخێر بێمتمانیەک لە بینی خەڵک و دادگاکان دروست بووە. لە کاتی پێداچوونەوە و تێهەڵچوونەوەی بەرایی لە دادگاکانی باری کەسێتی و شارستانی و کارگێڕیدا 147 حاڵەتی پێشێلکاری بەرامبەر بە تۆمەتبار و گیراوەکان تۆمار کراوە. هەڵکشانی حاڵەتەکانی گرتن و بێسەر و شوێنکردنی هاوڵاتیان بەبێ بڕیاری دادگا لەلایەک و ئەشکەنجەدان و لێدان و مانەوەی دوور و درێژی تۆمەتبارەکان بەبێ دادگایکردن لە زیندانەکاندا لەلایەکی ترەوە بووەتە ناسنامەی دادگا و دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستاندا. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان کاگاوە دەگرت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین وەکو سنتەرگەی خۆتان ئەمڕۆ راپۆرتێکی دیکەتان لەبارەی دۆخی یاسا و مافی مرۆڤ لە کوردستان بڵاو کردەوە. ناوڕۆکی راپۆرتەکەی ئێوە چیمان پێ دەڵێت لەبارەی دۆخی یاسا و مافی مرۆڤ لە کوردستان؟ ئەمە نوێهمین راپۆرت ئێمە بڵاوەکەینەوە، ینی ساڵانە راپۆرت لەسەر پێشەلکاریەکانی مافی مرۆڤ بڵاوەکەینەوە. هەنێ چار ژمارەکە زیاکە کەمەکە، بەڵام ئەبێمان لەبیر نەچێ ئێمە عینە وەرەگرین، سامپڵ وەرەگرین، یعنی هەموو پێشەلکاریانی کە هەیەمووی تۆمار ناتوانین تۆماریکەین. چکە یەکەم لە قودرێت توانای ڕێکخراوەکە ئێمانە ڕێکخراوێکی لۆکاڵی بچووک بە ئیمکانێتیش کەمە ناتوانێت هەموو پێشەلکاری تۆمارکانی پێشەلکارەکان زۆر لەوە زیاترەکە لە ناو راپۆرتەکە ئێمایە. لە هەمان کاتیشە ئەوە نەمان باڵێن ئەوە نەمان ئەندام نییە کە بتوانێت هەموو کوردستان بگرێتەوە کە پێشەلکارەکان زیاتر شارەکانی سلێمانی هەولێر دۆک و ناوت ئیداری گەرمیانی گرتوێتەوە و ئەمە راپۆرتەوەمان پێڵێ واقعیشەوەمان پێڵێ کە هەرێمی کوردستانی چێکە لەو شوێنانەی کە دۆخی مافی مرۆڤتیا دۆخی لە دۆخێکی خراپایە و شتا نەمانتوانیوە ڕێز لە کەرامەت و لە بوونی ئینسان وەکو کاینێکی خاوەن ماف مامەڵی لەگەڵاکەین و تەماشایکەین کەمە بۆ خۆی چەکە لەو حاڵەتانە و ژمارەکان ترسناکەن، ینی ژمارەکان کە ئاسان نیێتەوە کە باز لە 1000 پێشەلکاری زیاترەکەی کە بڵێن 1050 پێشەلکاریمان تۆمار کردوکە ئەتوانم بڵم زۆر لەو ڕێژەیە زیاترە. ئەمە ژمارەیەکی ترسناکە بۆ هەرێمێکی 5 ملیۆن کەسی کە ئیدارەیەکی نیمچە سەربەخۆی هەیە لە هەمان کاتە شانازی بۆکەین کە با بڵێن ئیستقراری ئەمنیمان هەیە و سەقامگیریمان هەیە لە هەمان کاتە ئیدعای دیموکراتیەت و ئازادی و کۆمەڵێک مەسایلی گەورە گەورەکەن کە پێشەلکارانە ئەو راپۆرتەوەمان پێڵێ کە هەرێمی کوردستان پێویستی بە چاکسازی گەورە هەیە لە ناو خۆیە و پێویستی بۆیە کە جاریشکە بەخۆیان بچێتەوە واستە و بەس ئەو راپۆرتەوە تایبەتە بە مەسەلەی یاسا، ینی لە مەسەلەی یاساش لە کوردستان پێویستی بە چاکسازیە ئەگەر لە قۆناغەشە ئەوە نەکرێ یاساکان ئەگەر وەکو خۆشی جێبەجێ بکرێت پێم وایە ڕێژەی پێشەلکاریەکان زۆر کەمەک بێتەوە، بەڵام کێشەکە لەوەی یاساکەش جێبەجێ ناکرێت. ئەگەر دیقەت یابێت لە راپۆرتێم ساڵمانە زۆرترین پێشەلکاریەکان ئەوانن کە بڕیارەکانی دادگا جێبەجێ نەکرەوە تا بڕیاری یاسایی تیایراوە بڕیارەکە جێبەجێ نەکراوە، نەک ئەوەی کە یاساکان خراپ بن و خراپی یاساکە بێتە هۆکاری پێشەلکاریەکان. بۆچی ناونیشانی راپۆرتەکەتان ناوناوە دەسەڵاتی سیاسی هەرێم تاکەی لە سەروی یاساوە دەبێت؟ ئەمە شتێکی ئاشکرایە، ینی ئەگەر ساڵانی پێشوو دەسەڵاتی سیاسی چوبێتە ناو هەموو جونگەکانی ژیانەوە بە تایبەتی جونگە هەستیارەکانی ناو دەسەڵات و حکوومەتۆمانە. ئەم ساڵ با بڵێن پێشەلکاری دەسەڵاتی سیاسی بەهانەکانی کە بەدەستیەوە بوو زۆر لەوە گەورەتر بوو کە سا بۆ نمونە لە هەرێمی کوردستان کام موسسەی یاساییمان هەیە تاکو بتوانین بڵێن دەسەڵاتی سیاسی هەیمەنەتێکی یاسایی هەیە. یەک دەسەڵات نییە لە هەرێمی کوردستانە ڕاندێکی سیاسی لە پشتیەوە بێ بە سەرۆکی هەرێمتەوە بە حکوومەتەوە ئەو پەرلەمانە و دۆخەکەیە بینی کە دەسەڵاتی سیاسی بە زۆر بە بێباکانە دەرگایداخە، ئەمە ئەم چاوانە هەمووی پێشەلکاری گەورە گەورن ئەو پێشەلکاریانی کە کراوە بەرامبەر بە دەسەڵاتی ئەو دەسەڵاتە بەڕێوەبرنی ئەو دەسەڵاتە سیاسی لە هەرێما هەیە. حیزبی سیاسی زۆر لەوە خۆی بە گەورەترە زانێ ئەمە کێشەکەی بۆ ئێمە دروست کردووە کە زۆرێک لە پێشەلکاریەکانیش ڕوویاوە بەرپرسە سیاسەکانن ئەنجامێن کە هاوڵاتی ئاسایی نێک تووشە هاڵدەوێت. زۆر سپاس کاک دکتۆر جەنابیشت بە خێر بێ. خوێنەوەی بەڕێستان بۆ دۆخی یاسا لە کوردستان چییە، یاخود لە کوردستان شتێکێ بە ناوی حکمی یاسا؟ بەداخەوە ئێمەش هەروەکو زۆربەی ئەو وڵاتە دواکەوتەکانی جیانی سێم و بە دۆخێکی خراپتریش تا ڕادەیەکی کە لەوەی کە یاسا سەروەر نییە لەو هەرێمەدا، حکمی یاسا نییە. ئەو مؤسساتانەی کە هەشە مؤسساتێکە تەنیا دیکۆرە، یعنی زیاتر وەک بڵێ مؤسساتی کارتۆ نییە، حاکمی یعنی فەرمانڕەوای تەواو لە دەرەوەی ئەو مؤسساتانەیە، لە پشتی ئەو مؤسساتانەوەیە. ئینجا حیزبە سیاسەکانە لە ناو مرکزی حیزبە سیاسەکانە ئەوانەی کە حکمڕانیەتی ئەو هەرێمە دەکەن. ئەگەر یاسا هەبێت لەم هەرێمە لە هەموو وڵات شوێنێک کە دەسەڵاتی حکومڕان هەبوو، دەسەڵاتی حکومڕان هەبوو، پێویستە ئەم دەسەڵاتە بە دەستورێک ڕێک بخرێ
کە ئەم دەستورە لە ئیرادەی گەلەوە دانرابێ ئیرادەی گەل داینابێ گەل مسامێ بکردبێ لە دانانی ئەم دەستورە بەداخەوە ئێمە تا ئێستا پاش 26 ساڵ لە حکومڕانی نەمانتوانیوە کە تەجروبەی عراقی زۆر دوای ئێمە بوون بە خاوەنی دەستوری خۆیان ئێمە نەمانتوانی لەبەر منافەسەی حیزبی دەستورێک دانێن بۆی ئەم دەسەڵاتە دیاری بکرێ دەسەڵاتی پەرلەمان چۆن پێک دێ اختصاسەکانی چیا بە هەمان شێوە دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی دادوەری بەداخەوە هەمووی بە قانونی ئاسایی تا ئێستا ڕێکخراوە ئەوە کێشەنێکە بە قانونی ئاسایی ڕێکخراوە بەڵام ئەم قانونانەکە خۆی هەر ئەو دەسەڵاتە حکومڕانە دایدنێ قانونە ئاسایەکە ڕێزی لێ ناگرێت ڕێزی لێ ناگریانی جا ئەو قانونانەی کەواسڵتەی تەشریعی ڕێک دەخایە ئەو قانونانەی کەواسڵتەی تەنفیزی ڕێک دەخا یا ئەو قانونانەی کەواسڵتەی قەزایی ڕێکخستووە بۆیە بێڕێزی بەرامبەر یاساکە شکانی سەروەری یاساکە لەسەر هەر ئاسی هەر سێ مؤسسا ئەگەر بەوردی بیتە ناوی ڕنگ دەداتەوە هەیە بە ئاشکراش نەگدا هاتۆتە خوارەوە وای لێ هاتووە بۆ ناو هەموو زمگەکانی خوارەوە تۆ مەسەن لە مەکتەبێکی سەرەتایی لە قوتابخانەیەکی سەرەتایی لە فەرمانگەیەکی خوارەوە بێڕێزی بەرامبەر یاسا دەکرێت نایەکسانی بەرامبەر فەرمانبەرەکانی ئەم یا مامۆستاکانی ئەم مەکتەبە فەرمانبەرەکانی ئەم فەرمانگەی یا بەرامبەر ئەو مڕازعانەی کە سەردانی ئەم فەرمانگەیە دەکەنیان بەرامبەر خوێندکارەکانی ئەم مەکتەبە دەکرێت لەبەر ئەوەی کە سەروەری یاسانە بوو مەبدەئی مساواتی یەکسانی هاوڵاتیان پێشێت دەکرێت ئەمەش مەبدەئێکی گرنگە کە جیاوازی دەبینی من و تۆکرا نەیاسا قیمەتی دەبێنێت نە سەروەری یاساش قیمەتی دەبێنێت ئەمڕۆ ئەمە ئەم جیاوازیە لەسەر هەم ئاستی هەموو مؤسساتەکان دەبینین بۆ نمونە مەسەن تۆ پەرلەمان ئەو خەڵکی کە لە پەرلەمان دانراوە ئەو خەڵکی کە لە پەرلەمان دانراوە وەک ڕاوێژکار یا وەکو ئەو هەیئەتانەی کە پێکێنراوە کۆمیسیۆنی مافی مرۆڤ کۆمیسیۆنی هەڵبژارنە هەمووی لەسەر ئەساسی محاسەسەی حیزبی دانراوە لەسەر ئەساسی کەفاءەن نەدراوە لێرەدا مافی هاوڵاتیان پێشێکراوە لەبەرەوەی خەڵکان ڕێیان لێژیراوە کە بێن پێشکەشی سیوی پێشکەشکەم بۆ ئەو پۆستانە بۆیە لێرە کە هاوڵاتیان مافیان پێشێکرا کەواتە سەروەری یاسانیە بەڵام لەژێر سای سەروەری یاسا یەکسانی هاوڵاتیان ڕەچاو دەکرێت بەڵام بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان ئەو سەروەری یاسانیە تا سەروەری یاساش نەبێ ئێمە کێشەکانمان یاسا سەروەر نەبێ ئیش بۆ ئەو نەکەین کە سەروەری یاسا بگەڕێنینەوە حاکم بێ بەسەرمانەوە بەسەر حاکمەکان بەسەر مەحکومەکانیشەوە چکە دەبێت پێشەوە حاکمەکان ڕێزی لێ بگرن ئەگەر حاکمەکان واتمە بەستم ئەو فەرمانڕەواکانی ئەم وڵاتە ڕێز لە یاسانەگرن ئێمە ڕۆژ بە ڕۆژ کێشەکە و ئەزمەکانمان زیاتر دەبێت ناشەفافیت دروست دەبێت بۆ نمونە تۆ یەک لە پێشێکاریەکانی سەروەری یاسا مەسەن تۆ داهاتی ئەم وڵاتە لە کوێوە دێ چەندە چۆن سەرف دەکرێت کەمە ئیشی پەرلەمانە دەبێت بە شەفافی لە خەڵکی بگەێنین بە قانون بۆ خەڵکی بڵاو کاتەوە بڵێ داهاتەکە مەبلەخی ئەوەندەیە ئەوە سەرچاوەکانیەتی بەو شێوەیەش ئێمە ئەم ساڵە ئەمە نییە بەڵێ باسەوە کرد کە لە کوردستانە حکمی یاسامان نییە ئەی لە بەرامبەردا حکمی چیمان هەیە سەر لە کوردستان ئەو حکومە هەموو شتەکان بەڕاستی بە مەزاج حکم دەکرێت یعنی حیزبە سیاسەکان مرکزی حیزبە سیاسەکان خاوەنی قەرارن دەستیان خستۆتە ناو هەموو جنگەکانی ژیان جا لە فەرمانگەکانە وەزارەتەکانە لە ناو سڵتەی تەشریعیە قەزاییە بەداخەوە کە لەوانەیە کەمتر ملاحەزە بکرێتەوە بەڵام لەوێش بەدەر نییە لەوەی کە دەسەڵاتی ئەوانی تیانە بێت چکە سڵتەی قەزایی سڵتەیەکی سربەخۆ و خاوەن دەسەڵات نییە ئەوە نییە چکە لە هەر وڵاتێک سڵتەی قەزایی پارێزەری قانون و سەروەری ئەو وڵاتەیە پارێزەری ژیانی ئەو وڵاتەیە بەرامبەر سڵتەی تەشریعی بەرامبەر سڵتەی تەنفیزیش بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بە هەمان شێوە و زۆربەی وڵاتانی تریش سڵتەی قەزایی ئەو ئیمکانیەتەی نییە بۆ نمونە ئێستا لەو ڕۆژانە لە میسر سەرۆکی مەجلیسی شورا دایان ناوە دەیانەوێت دایانێ مەسەر سڵتەی تەنفیزی دەستی خستۆتە ناوێ بەڵام سڵتەی قەزایی بێدەنگ نییە لەوە کە بێ سڵتەی تەنفیزی سەرۆکی مەجلیسی شورا دانێ مەجلیسی دەولە دانێ لە میسر لەبەر ئەوەی کە ئەم کەسە ئەم پۆستە دەبێت لەلایەن سڵتەی قەزاییەوە خۆی دابدرێت بۆی دەست لە دیاریکراوی ئێستا حکمی چی جێگەی حکمی یاسای گرتوێتەوە حکمی یاسا نییە بەڕاستی هەمووی بە مەزاز دەڕوا ئیشەکان لەسەرەوە تا خوارەوە بە حیزب خۆی حاکمە ئیتر
ئەم حیزبانەی کە حاک و فەرمانڕەوان دەستیان دەڕوا لە کوردستان ئەمانت بەداخەوە دەستیان ینی پاش 25 ساڵە ڕۆژ کاتی ئەوە هاتووەکەوە بیر لەوە بکەنەوە یاعادە نەزەرە بکەنەوە ئەم وڵاتە تاسەر تاکەی ئاوا بەو شێوەیە بەڕێوەی دەبن بڕێوە ناچێ کێشەکان زیاتر دەبێت ئێمە پێویستمان بەوەیەکەوە ئێمە جیاوازین لە خەڵکی عراق جیاوازین لە هەموو میلەتانی تر پاش ئەو هەموو مەینەتیە زۆرانە پێویست ئیتر بیر لەوە بکەینەوە کەوا ڕێگا چارەشتر یعنی بەرژەوەندی تەشی حیزبایەتی بۆ حکومکردنی وڵات ڕێگایەکی سەقەتە ڕۆژ بە ڕۆژ ئەزمەمان بۆ زیاتر دەکات نمونەش مەسەن تۆ ئێستاکە هاوڵاتیانەوە 2 ساڵە بەبێ ئەوەی پەرلەمان بزانێ پەرلەمانتارێک بزانێ بەبێ ئەوەی وەزیرە قسەیەکی ڕاستکە بەبێ ئەوەی بەرپرسێکی حیزبی قسەیەکی ڕاست و حقیقەتەکە کە بۆچی خەڵک یعنی ژیانی بەو شێوەی دەهاتەوە بۆچی لە سەتا موسەیەکی بەشێکی کەمی دەموسەکەی پێدرێت کە ئەویش هەموو 30 ڕۆژێک نیە هەموو 50 ڕۆژزارێکە ئەمە تاکەی یعنی تۆ ئەمە ئایا مەسەرەکە نەبوونی ئەزمەیەکی اقتصادیە نەخێر ئەزمەیەکی اقتصادی نییە ئەمە ئەنجامیش شکستی ئەو ئیدارەیە ئەنجامی ئەوەیە کە زۆرە محارەبەکردنیە کە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەڵسپاس کاگاوە دەگەر بگەڕم لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی ئامانجیەوە لە بڵاوکردنەوەی ئەو راپۆرتانە چیە کە ئەمە نۆمین راپۆرتە یاخود ئامانجتان چیەوە ئایا ئەم راپۆرتانە هیچ کاریگەریەکان هەیە بۆ باشکردنی دۆخی یاسا و مافی مرۆڤ لە کوردستان کە وەکو ڕێکخراوێکی ناحکومی راپۆرت بڵاو دەکەنەوە ساڵانە ئامان چێمە لە بڵاوکردنەوە راپۆرتانە یەکەم ئەوەیە کە بیخێنە بەردەم دەسەڵاتداران کە پێشەلکاری لە هەرێمی کوردستانە پێویستمان بە دەستکاریکردنی شێوازی حکومڕانیە شێوازی بە تایبەتی مامەڵەکردنە لەگەڵ یاسا هەروەها پێویستمان بە چاکسازی هەیە لە دامەزراوەکانە ئامانجی سەرچیەمەوە کە چۆن بتوانین هەرێمی کوردستان بێتە شوێنێک کە کەرامەت و مافی مرۆڤی تیا پارێزراو بێ نەک پێشێلکاری تیان ڕووبە و هەموو هەوڵ و کۆشیێکی ئێمە بۆ ئەوەی کەم هەرێمە بە تایبەتی هەرێمی کوردستان بێ بە هیچێک لەو شوێنانەی کە وەکو نمونەیەکی باش لە ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ تەماشای کرێ نەک وەک شوێنێک لە پێشێلکاریە بەڵام بەداخەوە ڕاستە ئێمە ساڵانە راپۆرتەکان کە بڵاوەکەینەوە پێشێلکاریەکان بڵاوکەینەوە هەنێک کەس زۆر کەس و پرسیارشمان لێکات تا چەند کاریگەری هەبووە بەڵێ کاریگەری خۆی هەبووە وتوانێتی جێکەوتەی خۆی بکە بەوەی کە لەو ڕانگەی مەسەلە نەبینین گۆڕانکاری ڕوویاوە ئەگەر سەیر راپۆرتێکەمان کە لە شێوازی پێشێلکاریەکانە گۆڕانکاری ڕوویاوە و دەڕاستە پێشێلکاریە کرێ بەڵام ئێستا تەکنیشی حتا تەکنیشی پێشێلکاریەکان گۆڕانکاریان بەسەرا جۆرێک لە ئاقلانەتر مامەڵە لەگەڵ پێشێلکاریەکان ناکرێ ئەگەرچی جاران بە ئاشکرا قەشقەنجە هەبوو ئێستا بە شێوەیەکی شاراوە بەنهێنی ئەم حاڵەتان ئەنجام ئەو پێشێلکارانەی کێوە تۆماری دەکەن لە ڕوانگەی یاسای و پێشێلکاری بچووکن یاخود پێشێلکاری گەورە لە هەڕەمی دەسەڵات نییە کێوە کامی پێشێلکاری گەورە بچووکی نییە ئەنی تۆ شتێک نییە بڵێم پێشێلکاریە گەوری ئەمە بچووکە پێشێلکاریە بە مافی مرۆڤ کەرامەتی ئینسانێکی تیا ڕوشێنراوە ئەمە یعنی پێشە بۆ خۆی چەکە لە پێشێلکاری گەورەکە پێشێلکاریکردن بەرامبەر بە هاوڵاتێکی ئاسایی لە هەرێمی کوردستانە هیچی کەمتر نییە لە پێشێلکاری کە بەرامبەر پەرلەمانەکرێ و دەرگاکەی داخرێت نامەوەسمەوەی کە زیاتر لە ئاستی سەرەوە پێشێلکاریەکان دەکریان ناو دادگاکان خۆی یەکێک ڕەوەکو راپۆرتەکان ماژەی پێ بەشێکی لە بەششکەمی لە ناو دادگاکانە بەشێکی بە شێرە سۆری دەستگاکانی جێبەجێکردنی یاسایە یا دەستگاکانی جێبەجێکردنە پێشێلکاریەکان ئەنجامەیە کە زۆرترین حاڵە لە راپۆرتێم ساڵمانەوەی کە بڕیارەکانی دادگا جێبەجێ نەکراوە بڕیاری تیا دەرچووە جێبەجێ نەکراوە بۆیە مەسەڵ پێشێلکاریانی کە ڕوئەیە هەمووی بەشێکن لە پرۆسەیە کە تاکو ئێستا هەنێ دەستگای ئەمنی هەیە لە وڵاتی ئەمە خۆی لە سەروی یاساوە بینێ هەستەکەش کاینێکە کە یاسا ناتوانێت دەستی بۆ بەرێ ئەم سوڵتەیە کە لە سەر و سوڵتەوەیە کەم حاڵتەش ئەو دۆخە سیاسی هەرێم دروستی کردووە هێزێک هەیە لە سەر و دەسەڵاتی یاساوە و تەنانەت گوێیچێک لەو حاڵتانە کە زۆر جەختی لێکەنەوە سەربەخۆنەبوونی دەسەڵاتی دادوەریە لە هەرێمی کوردستانە ئەتۆ بە چۆن سەربەخۆیە گەر دەسەڵاتێک دەسەڵاتی لەسەرەوە بوو دەسەڵاتی دادوەری یەکێک لەوانەڵێ کە خوانەڵێن لا سوڵتان عەلەیهی سوی سوڵتەیەکی بەسەرەوە نیە بەڵام ئەگەر سەیری دەسەڵات پێکهاتەی تەرکیبەی دەسەڵاتەکە بکەیت سەرۆکی ئەنجومەنی دادوەری لە پلەی وەزیرایە یعنی کەواتە دەسەڵاتێکە لە ناو دەسەڵاتی جێبەجێکردن ئەبێ پلەکەی لانی کەم
نەکلانی کەم هەرە بێ وا بێ بێدەسەڵاتێکی سربەخۆ بێت لە ڕووی میزانیەوە لە ڕووی پێگاتەوە و دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنەکە بەخەر دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی هەرێم بێ بۆی توانێت سەربەخۆی خۆی بپارێزێ ئەی چۆن بتوانێت سەرۆکی حکومەت بێنێتە بەردام دادگا لەبەر تۆمەتێک ئەنجامەیە ئەگەر ئەو بەشێک بێ لە پێکهاتەی دەسەڵاتی جێبەجێکردن کە وەزیرێک چۆن بتوانێت سەرۆکی ئەنجومەنی پلەکەی وەزیرە سەرۆکی ئەنجومەنی دادوەری بە پلەی وەزیر دانراوە با بڵێن پلەکەی وەکو پلەی وەزیرە کە ئەمە بۆ خۆی شێکە لەو حاڵتانەی کە ئەو ئەنجومەنە خاتە ژێر پرسیاری ئەوەی کە چۆن ئەتوانی تۆ پڕیاری سربەخۆ بێ لە کاتێکا دەسەڵاتی در هەیە لە سەروتەوە حکومەکە و ئەجزا ئاشتێکی ئاشکرایە لە هەرێمی کوردستانە ئەوەی کە تاکو ئێستا کەمتر ئیشی پێکرێ مەسەلەی یاسا و سەروەری یاسایە ئەو وەکو دکتۆری بەڕێز وتی مەزاجی شخصی پارتە سیاسیەکان مەکتەبی سیاسیەکان کە قەرار لەسەرەوەیان و کەسانی دەستڕۆیشتوو لە ناو حیزبەکانە کاتێ بڕیارە دەرەکەن بڕیارەکان ئەستەکەن لەسەر و هەموو شتێکەوەی بۆ جێبەجێکردن وە بینیشمان لە ماوەی حکومڕانیان 25 ساڵات چکارە ساتیشان بەسەر هەرێمی کوردستانە هێناون دۆخەی کە ئێستا تیاژین کە هیچێکە لە دۆخارە نالەبارەکان بەچە ئاقارێکا ئێمەیان بردووە کە تاکو ئێستاش ڕوون نییە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان دەتوانێت دۆخی خەڵکی هەرێمی کوردستان چاکایە چاکینەکە و بێباکانەش مامەڵە لەگەڵم حاڵەتاکە بۆیە هەموو پێشێلکاریە ڕۆیە بۆ نمونە کە دەسەڵاتێکی دادوەری دەسەڵاتێکی یاسایی کە ئاداتی تەنفیزی یاساکەی پۆلیس و دەستگاکانی ئاسایش بێ کە پۆلیس موچەکەی بەو شێوە بێت چۆن بتوانێت جێبەجێکات کە بەنزین نەبێ کاتە سیارەکەیەوە چۆن بتوانێت یاسا جێبەجێ کات و بەدواداچون بۆ کەیسەکان کە ئەمانە هەموو کێشەی گەورەن لە هەرێمی کوردستانە بڕۆ لە بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی سلێمانی بپرسە بڵێ چەند سیارەتان بەهۆی نەبوونی بەنزینەوە ناتوانێت لە شوێنی خۆیان بجوڵێت کەمە کێشەیەکە بۆ جێبەجێکردنی یاسا دروستە بێ لە هەرێمی کوردستانە یعنی کاتێک پێشێلکاریەکە ڕۆیان ئامرازەکانی پێشێلکاری بەرەوبەر فراوانیە چێ و من گەشتبینیش نیم بۆی کە لە ئایندەشی نزیک بتوانین چارەسەری و هەموو کێشانە بکەین. کاکتۆر سەبارەت بۆی کە ئەگەری بەڕێز وتر لە کوردستانە یاسا سەروەر نییە ئێستا ئەگەر کاتێک کە یاسا لەگەڵ بەرژەوەندی حیزب دەسەڵاتدارەکان نێتەوە لە کوردستان چۆن مامەڵەی لەگەڵ دەکرێت؟ خۆی یاسا بە دووفاقی ئامەری لەگەڵ دەکرێت بەڕاستی لە وڵاتانەی وەکو ئێمە و زیاتریژی یاسا یعنی وەکو تەونی زالزالۆکەیە یعنی بۆ ئەو چینی توێژانەیە کە خاوەن دەسەڵات نین کە خەڵکی هەژار و لە خوار مامناوەندی و خوار مامناوەندین بەڵام ئەمانە لی دەرباز نابن لەو تەونە بەڵام گەورەکان یعنی ئەوەی خاوەن دەسەڵاتەکان خاوەن هێزەکان خاوەن سەرمایەکان ئەمانە زۆر بە ئاسانی ئەم تەونە دەدڕێن و لی دەردەچن ئەمە قسەی ڕۆمانوسێکی فەڕەنسیە بەرزاک کە دەڵێ بە عەرەبی دەڵێ بۆ شێوەیە وەکو تەونی زارزالۆکەیە حەشەرە بچووکان پێوەی لێوەی گیر دەبن و حەشەرە گەورەکانیش لێ دەرباز دەبن جا بەداخەوە ئەگەر لە هەرێمی کوردستان پاش ئەوەندە ساڵە ئێمە پاش ئەو هەموو نەهامەتەی کە بە درێژایی تەمەنی دەوڵەتی عێراق بە سەرماندا هات بمانەیە بۆ ئاخرێتە وڵات بەڕێوە بین ئەمە بەرەو دواوە دەگەڕێنەوە ئەوە وەک کاگاواتیش ئاماژەی پێدا ڕۆژ بە ڕۆژ هەز دەکەی ئێستا ئێمە لە دۆخیداین کە بەرەو دواوە گەڕاینەوە سەروەری یاسا نییە ئێمە پێویستمان بۆ یە کەرامەتی ئینسانەکانی خۆمان پارێزین چۆن دەی پارێزی کە ڕێز یاسا حاکم بێ بە سەرمانەوە جیاوازی نەکا لە نێوان کەسەکاندا بارەهۆیەکەوە بێ بارەهۆیەکەوە بێ بە ڕەنگ ئاین دەوڵەمەندی هەرش هۆیەکەوە بێ نابێت جیاوازی بکرێ یاسا بۆ هەمووی وەکو یەک بێ کوردستان زۆر ناوانەی لە سەروی یاساون خۆی یاسا کێشە نیە یاسا خۆ کێشەی ئەو وڵاتانی وەکو ئێمە یاساکە هەیە بەڵام قیمەتی نییە بە ئەهەمیەتی نییە بایەخی نییە وەکو بەتاڵ کراوەتەوە لە ئەم بایەخی خۆی کە یاساش دەستوریش بایەخی نەبوو قیمەتی نەبوو عیبرەتی لە جێبەجێکردنیەتی لە ڕێزگرتنیەتی چێژ ڕێزی بگرێت دەبێت حاکمەکان فەرمانڕەواکان لە پێش خەڵکی تر ڕێزی بگرن واتە لە سەرۆکی وڵاتەوە سەرۆکی وەزیرانەوە تا دێتە پەرلەمان و دەسەڵاتی ئێستا لە ئاسی باڵاوە ڕێز لە یاسا ناگیرێت ڕێز لە یاسا نەگیراوە ڕێز لە یاسا نەگیراوە بەر لەسەر هەموو ئاستەکان ڕێز لە یاسا نەگیراوە بەداخەوە یعنی ئێمە مەسەن بۆ ئەگەر بێ سەرۆکایەتی هەرێم سیرکەی لە سەرۆکایەتی هەرێم ئەمە ینی دیارە مەسەلەی ماوەی سەرۆکایەتی هەرێم کە کۆتایی دێت پێشەوەی کۆتایی بێ مەسەن انتخابات بکرێتەوە نەک ئەم مەسەلەیە لە ژوورە تاریکەکان هەوڵ بدرێت چارەسەر بکرێت
دەرگا بکرێتەوە بۆ هەڵبژاردن دوور لە هەموو تێڕوانینێکی چێ سەرۆکی هێرێمە و چێ دەبێت بە سەرۆکی هێرێم دەی بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران کە بەشێشتری دەسەڵاتی تەنفیزی ئەنجومەنی وەزیرانیش بە هەمان شێوە فەرموو سەیری هەموو پۆستەکان کە لە وەزارەتەکان وەزیرەکان مەسەڵی سیاسیە قەیناکە بۆ حیزبەکانە و حیزبەی لە هەڵبژاردن دەیباتەوە بەڵام لە خوار وەزیرەوە لە شیر وەزیرەوە تا دەگاتە سوکتری مۆزەف ئەمە هەیکلێکی ئیداریە پێویستی بە کەفاءە هەیە لەبەرەوەی هەیئەتی ئیداری جیاوازی هەیە لەگەڵ هەیئەتی سیاسی ناوبڕێکمان هەیە دواتەگەرم لای بەڕێز کاکتۆر بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار هەمومان پێویستمان بە گەشتی ئیمانی و ڕۆحی هەیە سەفەرێک کە تۆز و گەردی تاوانمان لێ بتەکێنێ و لەوێچێ ئاوی بەراعەتمان پێ بنۆشێ لەگەڵ کۆمپانیای پارەزان ئامادەی ئەو گەشتە ئیمانی و ڕۆحیە بە بۆ مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە سەرپەرشتی حاجی ئامانج و کەسانی شارەزا و ڕێبەرانی ئەزموندار لێرەوە پێتان ڕاگەێنین هاوکارتانە بین گەشتی عومرە بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەوەی سکوونەتی ڕۆحتان بەرنەبن دیوارەکانی کەعبەی پیرۆز و دڵی گەرمتان بە ئاوی زەمزەم لە ئێوارانی ڕەمەزاندا فێنک بکەنەوە. گەشتەکانی کۆمپانیای پارەزان بەم شێوەیە بێت 15 ڕۆژی سەرەتای ڕەمەزان 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان سەر لە بەری مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ خزمەتگوزاریەکانی وەک دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. کۆمپانیای پارەزان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاکتۆر پێشتر بەڕێزم باس لەوە کرد کە تەنە لە کوردستان یاسا تەنە بەسەر هەژاران دەچەسبێت. بەڵێ ینی یاسا
حکمی یاسانیە حکمی هێزە یعنی بەڕاستی ئەوەی هێزی هەیە حیزب ئەو حیزبە سیاسیەکان کە هێزیانەیە ئەوان خاوەنی حکمڕانیەتن خاوەنی قەرارن لە کوردستان نەگی یاسا بەداخەوە کە وتم مەسەن لە سەرۆکایەت هێرێن بەو شێوەیەبی دەسەڵاتی بەشەکەی تری دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانە سیر کە لە خوار وەزیرەکانەوە هەمووی بە پۆستەکان پۆستە گرنگەکان حتا پۆستە ئاساییەکانیش بە خەڵکی حیزبی و بە تەسکەی حیزبی پڕکراوەتەوە کە ئەمە پێویستە بە کەفاعەت و بە لێوەشاوی بە منافەسە بدرێ بە خەڵک بە پێی شایستەی خۆیان بێن ئەو پۆستانە پڕبکەنەوە بەڵام لێرەش مافی خەڵک پێشێر کراوە کە لەسەر هەموو ئاستەکان بۆیە خەڵکی ناشایستە دانرێ لەگەڵ ڕێزم لە دەستگا تەنفیزی بۆیەش پێشێرکاری لەو شوێنانە بەرامبەر مافی هاوڵاتیان دەکرێت کاتێک کە خەڵک مراجعی ئەم جێهتانە دەکات دەی وەرە بۆ دەست مؤسسەتەکەی تر پەرلەمان یعنی بڕۆ هەموو ئەوانەی کە لە پەرلەمانتارەکان نا ئەو بەڕام ئەوەی کە لە پەرلەمانی ژەکە هەموو لایەنە سیاسەکان هەمووی بە تەسکەی حیزبدانراوە یعنی کەسی تیانیە کە بە کەفاعەتی خۆی CV پێشکەش کرابێ دەرگا کرابێتەوە من و ئەو پچین CV تەقدیم کەین پۆستێک وەرگین ئەوە نییە کە ئەمە لێرەش پێشێرکاری بەرامبەر مافی هاوڵاتیان کراوە سەروەری یاسا خرق کراوە جگە لە موسسە مهمەکانیش کە لە ناو سەر بە پەرلەمان ئەمانەش هەر بە محاسەی حیزبی پڕکراوەتەوە ئەوە جگە لەوەی کە پەرلەمان خۆی بە حکمی هێز لە کارکەوتوەوە زیاتر لە ساڵێکە ئەمە شەر پێشێرکارێکی گەورەیە ئەگەر بینە سەر دادگاکان کاروباری دادگاکان دەسەڵاتی دادوەری دەبێت دەسەڵاتێکی سربەخۆ بێ لە ڕووی مالیەوە لە ڕووی ئیداریەوە نەک چاویلەوە بێ ئەنجومەنی وەزیران خێری پێ بکە و لە کوردستان بەو شێوەیە نەخیم بەڵێ زۆر شتەیە مەسەن لە ئەنجومەنی وەزیرانەوە لە دەسەڵاتەکانی ترەوە لە دەسەڵاتی تەنفیزیەوە بۆی دەسێت دەبێت ئەم دەسەڵاتە وارەک بخرێت لە ڕووی داراییەوە لە ڕووی کارژێڕیەوە کە خۆی خاوەنی مشوری خۆی بخوا هیچ دەسەڵاتێکی لە کاتێک کە میزانێ دانرێ میزانەی هەرێم دانرێ دەبێت میزانەی دەسەڵاتی دادوەری دادرێ کە چەندە ئیتر خۆی لێ بەڵاوی کاگاوت باسی کرد ئەوەی لە وڵاتان سەرۆکی ئەنجومەنی دادوەری هاوشێوەی سەرۆکی دوو دەسەڵاتەکەی تر مامەڵەی لەگەڵ دەکرێت بەڵێ دەبێت نابێ ینی وەکو لە ئاستی وەزیرێک نییە بە پێ ئەوەی دەسەڵاتێکی جیاوازە بۆ نمونە مەسە من لە ئەنجومەنی دەولەی فەڕەنسی مەجلیس دەولەی فەڕەنسی لە ڕووی شکلیەوە سەرۆکی وەزیران سەرۆکی ئەو ئەنجومەنەیە هەرچەندەمە ئیشی ئەو نییە لەبەرەوەی مؤسسەیەکی قانونیە بەڵام بۆ بایەقدان بۆ مؤسسەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی ئەم هەیئەتە دەکات یعنی بۆ احتیمامدان بۆ ئەوە کەواتە دەسەڵاتی دادوەری دەبێت بە شێوەیەک ڕێک بخرێ کە ئەسەر بەخۆی بۆ بێنێتەوە ببێەوەی هیچ دەسەڵاتی دەستکاری بکە ئەنجا ئەو پێشێرکارانێک کە کاک ئاوات باسی کرد لە بەڕاپۆرتەکانیان لەبەرچی لەوانەیە هەندێکیان زیاتری ئیجرایی بێ علاقەی بە ئیجراعاتی قانونەکە ئیجراعەکانەوە پێ مەسەن تاوانبارێک دێت چۆن تەعامل لەگەڵ دەکرێت دەبێت ڕێزی لێ بژیرێ حەقی دیفاع مقدسە متهم بەریئە تا ئەو دقەی تاوانەکەی دەسبێت بەسەردا نابێ بە هیچ شێوەیە پێشێرکاری بەرامبەر بکرێت تەعزیب چکۆی هەمووی ئەترافێک بە ئیکرا مەقبول نیە کاگاوت لەسەر مەسەلەی ئەو راپۆرتانەی ئێوە و لەم راپۆرتانەی کێوەن و راپۆرتان بڵاوکردەوەی کاک دکتۆر ئاماژەی پێدات ڕێژەی سەروەری یاسا حکمی یاسا لە کوردستان زۆر لە خوارەوەیە بە پێی ئەگەر وەکو دەسەڵات تەماشای کرد لە ئەکید دەسەڵاتەکان بۆ خۆی دەسەڵاتی کە بەشێکە لە دەسەڵاتی تەنفیزی لەبەرەوە ئەو هینانش کە ئەو هێزە هەیەی هێزێکە لە خوار و ئەوەیە کە پێویستی پێێتی و تاکو ێساژ یاسا لە هەرێمی کوردستانە لە سەروم و ئەسەساتەکانەوە نەبووە کە بتوانێت سەروەری خۆی بپارێزێ ئەو دامەزراوانەی کە پێشێلکاریەکان ڕۆژێک دەمان بینی لێپرسینەوە لە یەکی چیان بکرێت کاتێک کە تۆمەتی چێشکەنجەدان بەسەر یەکێک لە ئەفسەرانی لێکۆڵینەوە کەسانی لەو دەستگانە کارەکەن ساغە بێتەوە نەمان بینی ڕێوشێنی یاسایی لە بەرامبەری بگیرێتە بەر بدرێتە دادگا مافی هاوڵاتێکە لە بەرامبەر حکمی یاسا لە کودایمە حکمی چیمانەیە ئەوەی کە ئێستا هەیە حکمی وەکو چەند جارێکی تاکیدمان کردوانی مەسەلەکە جۆرێکە لە مەزاجی تایبەتی کەسایەتی و لە دوای ئەوە اینجا مەزاجی مەکتەب سیاسی حیزبە دەسەڵاتدارەکان یەک چکە تۆ لە وڵاتێکا کە گەورەترین شتت کە ئەو کە ئابووریە
یەک زەڕە شەفافێتی تیانە بێ کەس دەزانێت داهاتێ وڵاتە لەکوێت و لە کوێڕە چۆن داوە شەکرێت چی لێکرێت چی لێ ناکرێت باقی شتەکانە بێتە شتی لاوکی و هامشی بۆیە مەسەلە گەرمانێ سەروەری یاسا جێبەجێ بکەین یەکەم جارە بێت یاسا بەسەر کەسە دەسەڵاتدارەکان وەکو دکتۆر و تێبێ بەسەر ئەوانە یەکەم جار جێبەجێ بکرێت اینجا بێ شۆڕ بێتەوە بۆ خوارەوە نەک ئەوەی وەکو تۆڕی ماسێکە بێ ماسێ گەورەکان پێات تێپەڕێ بچووکەکان بگرێ ئەمە پێ ئەوترێت جۆرێک لە حکومڕانیش یاسایی نییە مە حکومڕانێکە ناتوانانی هەنێ جار ناویشی بۆ بدۆزیتەوە بڵێ ئەم ناوەی لێنێ حکمی نازانم چیچیت ینی ناونانەکەش لەو کاتا قورسە بێ بۆیە ئەو مەسەڵی پێشێلکارێکان کاکرێت ئەو ئێمە زۆر جار پێشنیاری بە ئەومان کردو کە چۆن بتوانین لە هەرمی کوردستانە جاریش کە گڕوتینێ بینەوە بە یاسا بتوانێت ڕۆڵی خۆی ببینێت لە ناو کۆمەلگا و بتوانێت سەروەری خۆی بپارێزێ بەڵام بەداخەوە تا کوێسا هیچ شێشێک لەو دەسەڵاتانە گوێ لەوانە کاری چێک کە ئەو بە پێی راپۆرتەکانی ئێوە ساڵ دوای ساڵ ئێمە سەروەری یاسا و مافی مرۆڤ ڕووی لە پاشەکشەیە لە برێوی کە بەرەو باشبوون چێ بەرەو خراپبوون دەچێت خۆی ئەوان تۆزێ قورسە بڵێن بەرەو خراپبوون دەچێت بەڵام دۆخەکار وەکو خۆیەتی ینی گۆڕانکاری چۆتۆی بەسەر کارەکان ژمارەی زیادکە بۆ لەوکو لە بیدات سەرەتای بەرنامەکە ژوتم ئێمە ئەو ڕژمارانەی لامانە با بڵێن ئینتیقایی چاودێریەکانەکەین ئەوە نییە بین هەموو دۆستەکان بخوێنینەوە لە کۆی دۆستەکانەمەە پێشێلکاری بکەین ئەوەی کێتە بەردەسی ئێمە ئەمەنێ ئەژینال خۆی لە ئەساسا زۆر لەوە زیاترە بۆ نمونەگەر بێت لەم ڕاپۆرتێمە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی تیانە پێشێلکاری ئەو پێشێلکاری بەشێک لە پێشێلکاریای دەستگامنەکان لە کاتی خۆپشاندانەکانایکەنەوەوانەمان کەمتر تۆمار کردو ینی کۆمەڵی پێشێلکاری تر هەیە لای ئێمە شتا بەو شەبینە نییە ئەوەی کە ئێمە تۆمارمان کردو ئەوەی کە زیاتر لە دادگاکان و دەستگاکانی جێبەجێکردنی یاسا ڕوئەدەن پێشێلکاریەکان بۆیە جیاوازی هەیە لەوەی گەرتۆ بتێ راپۆرتێکی گشتگیر لەسەر ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانکەی پێویستە بە دامەزراوەشی گەورەتر هەیە پێویستە بە ستافی باشتر هەیە پێویستە بە مەشق و ڕاهێنانی زیاتر هەیە بۆ ستافەکە بتوانن ئەم کارە ئەنجام بنکەوەش لە توانای ڕێکخراوی لۆکاڵی وەکو ئێمانەیە کە خۆی ژیانێ ئەو راپۆرتانی ئێوە کە لە ڕووی ڕێکخراوەنی و دەوڵەتیەکان بۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا یاخود ڕێکخراوی هیومان ڕایت و ڕێکخراوەکانی تری ڕێکخراوی لێبوردنەوە وڵاتی پێش بەو راپۆرتانی ئێوە دەبەستن ساڵانە پشت بە راپۆرتەکە بەسن چکە راپۆرتەکە لە سایتی خۆمان بڵاوەکەینەوە جگەلەوە ئەم راپۆرتی ئێمە کە ساڵانە بڵاوەکەینەوە بە پاڵپشتی ڕێکخراوی نێتی ئەمریکیە کە ئەو پاڵپشتە دارایەکەی دابینەکە کە ئێمە بتوانین درێژە بەکارەکە بین وەکو ئەو راپۆرتانی ئێمە بڵاوەکەن تەنانە ئێمە زۆر جار لە دانیشتەکانمانە لەگەڵ بەرپرسانی وڵاتانەکە قسە لەسەرەوەکەین ئەڵێن بۆچی لە راپۆرتەکانی خۆتانە پێشێلکارەکان لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی زۆر کەمە خەنە ڕووچکەوەی کەوانەی خەنە ڕوشتێکی با بڵێن نموزەجێکی زۆر کەمە کەوان مباررات و بەهانەی تایبەتی خۆیان هەیە بۆ حاڵەتە کە گویانیان ئەگەر هەرێمی کوردستان براوردکەی بە زۆر شوێن لەوانەیە باشتر بێنیانێ زۆر لە پێشێلکارەکان دەرخەن بەڵام وەکو پیشبەستن بڵێ ڕێکخراوەنەوە دەوڵەتەکان وەکو ئەمنستی ئینتەرناشناڵ هومەن ڕایتس وۆچ USA دەمانە توانن زانیاریەکان لە پشتە بەستن بۆ زانیاری کە لە راپۆرتەکان ئێمە وەرن ئەم راپۆرتە با بڵێن ئەم پرۆژەیە خۆی بە هاوکاری ڕێکخراو سندوقی پاڵپشتی دیموکراسی ئەمریکی بەڕێوەچێت سپاس کاک تۆ سەبارەبەوەی کە پێشتر بەڕێزت باسە لە مەسەلەی پێشێلکاری یاسا کرد لە ئاسی هەرە باڵا لە کوردستان ئێستا ئێمە لە بەردەم دۆخێکدان ئەوەی کە پێشێلکاری یاسا لە کوردستان ڕووی لە زیادبوونە یاخود ئەوەش کە هەموو دامەزراوکەن خەریکە پەرلەمانیش مەسەلەن لە یازدەی پێش یازدەی دوای یانزەی شەش بڵێن ماوەی یاسایەکەی بەسەر دەچێت ینی چیمان بەسەرێت لە کوردستان کە هەموو دامەزراوەکان شەڕێتی یاسایان نەمێنێت بەڵێ خۆی لە بوونی پەرلەمانیشدا ئەو پێشێلکاریانە هەر کراوە کێشە ئەوەی من وتم ئەم لە سەرەتاوتم کە ئەم موەسساتانە بەداخەوە لە بایەخی خۆیمان بەتاڵ کردوتەوە پێویستە ئەم موەسساتانە ئەگەر دەمانەوێت بەرەو پێشەوە بڕۆین هیلا خۆمان هیلاک دەکەین هەڵبژاردن دەکەین پەرلەمان دروست دەکەین حکومت پێک دێنین پێویستە ئەمانە حکوممان بکەن نەک لە پشت ئەمانەوە حیزبێک یاخو مەکتەبی سیاسەکان حکمی وڵات بکەن دەبێت ئەمە بەس بێ دەبێت پەرلەمانی ئێمە پەرلەمانێکی کارا بێ بزانێ هەرکەکانی خۆی جێبەجێ بکە بزانێ داهاتی ئەم وڵاتە لەکوێیە و خاوەنی هێز بێ بتوانێت لەوەی سەڵاتی جێبەجێکردن بپرسێتەوە دەبێت دەسەڵاتی دادوەریش
هاوکار سنداواکاری گشتی و دەسەڵاتی دادکۆریش خاوەنی هێز ببووی کە بتوانێت پێشێرکاری هەردوو دەسەڵات ئەگەر پەرلەمان یاسایەکی بە زیادە ڕۆیی دانا دژی مافەکانی مرۆڤ یاخود ئەگەر حکوومەت دەسەڵاتی جێبەجێکردن پێشێرکاری کرد بتوانێت دەسەڵاتی دادوەری سنووریان بۆ دابنێ بۆیە تۆ مەسەن دە وڵاتێکی وەکو ئەمریکا دەبینی سەرۆکی وڵات ڕاپێچی پێش دادگا دەکرێت پەرچێشی پێش دادگا دەکرێت لە ئیسرائیل لە زۆر وڵاتی ئەوروپا سەرۆکی وڵات بۆ بەڵام لەو کاتێک کە سەرۆکی وڵاتە بانجی دەکەن بۆ پێش دادگا لە عێراقی سەردەمی پاشایەتی مەلیک حوسێن وەکو لە بەرامبەر کابرای وڵاتێکی ئاسایی بان کراوە بۆ دادگا هیچ جیاوازێک نەکراوە لە نێوان ئەو پیاوە ئاسایی ئەمە لە وەسایقی حکوومەتی عراقی ماوەتەوە قسەی من نییە لە وەسایقی حکوومەتی عراقی ماوەتەوە ئەمە وڵاتی یاسایە کەی لای ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر وای لێهات ئەوە لە وەختە دەتوانانی بڵێ سەروەری یاسایە بەڵام ئەگەر ئەمە نەبێ جیاوازی بکرێت لە نێوان هەژار و دەوڵەمەند و بەتوانە و بێتوانە و سەرمایهدار و بێ سەرمایە و حیزبی و ناحیزبی و سوور و شین و ئەمە خستنە ژێرپێی یاسایە و تا یاساش زاڵ نەبێ ژیانی کۆمەلگا بەرەو دواوە دەگەڕێتەوە سەیری ئەو وڵاتانەکە کە پێشکەوتنەکەیان لەوەدایە کە ئێمە پەلەمانە بچین لەجوویەک لێوەگرین ژیانمان دەبێت من پرسیارەکەم کە بەرز وتت بۆ نمونە سەرۆکاتێرم لە ساڵی 2015 بۆ نمونە 26 شەرعەتی یاسایی لێزداوە ئەگەر هەڵبژاردن نەکرێت پەرلەمانی کوردستانیش ماوەی یاساکەی بەسەردەچێ ئێمە لە بەردەمەوەدانی کە هەموو دامەزراوەکانیشمان شەرعەتی یاساییان نامێنێت لە فراغێکی یاسایی شەرعەتی یاسایی نامێنێت چکە لەو حالەتەشدا لەو حالەتی ئێستاشدا شەرعەتی یاساییان نەماوە لەبەر ئەوەی ڕێز بۆ دەنجی خەڵک نەژیرە کە ڕێز بۆ دەنجی خەڵک نەژیرە مانای وایە ڕێز بۆ ئیرادەی خەڵک نەژیرە شەرعەتیش لەکوێوە دێ لە حیزبە سیاسەکانەوە نایە لە سەرکردی حیزبەکانەوە نایە لە میلەتەوە دێ سوپاس کاگاوت دو پرسیان بۆ بەرزبارن بە پێشنیازەکان ئەو پێشنیازانێکی ئێوە هەتانە بۆ باشکردنی دۆخی سەروەری یاسا و لەم راپۆرتدا ئاماژتان پێکرێت چییە بۆ دەسەڵاتی دادوەری بۆ حکوومەت بۆ لایەنەکانی تر ئەو بڵێن ڕاستپاردە پێشنیارانەی مەکردمانە بەشێکی سۆرێک بەڵامەوەی کە پسە تایبەتەوە دەسەڵاتی دادوەری ئەمە لە دە خاڵا کۆمان کردوتەکانێکیمان لە گفتوگانە باس کرد بەڵامەی کە گرنگە لێرە باسکرد سربەخۆی لایەنی دارایی دەسەڵاتی دادوەریە کە بێ میزانیش تایبەتی بەخۆی هەبێ و خاڵێکی گرنگتریشەوەی چۆن بتوانین دامەزراوەکانی دادوەری بکە بە شێوازێکی ئەلەکترۆنیانە کەسا خەت هەنگاوی یەکەمی لە ناو دادگاکانی سلێمانیات جێبەجێکراوە و چۆن بتوانین بنکەکانی پۆلیسیش بە دادگاکانەوە بەستینەوە جۆرە لە نێتۆرک دروستکەین بۆ دەسەڵبا بە شێوازێکی ئەلەکترۆنیان دوورکەوینەوە لە قەڵەم و کاغەز و فایلانە و یەکێک لەو تەوسیاتانە کە هەمانە دەسەڵاتی دادوەری هەوڵبات ئەو پێشەلکاریانەی کە هەیە لێ پێچینەوە لەو حاڵەتانە بکات و بتوانێت کە لێن یاسایەکان بکاتەوە کاکتو دوا پرسیارم بۆ بەرزتان پێتان وایە ڕۆژێک دێت لە کوردستان یاسا ڕۆڵی خۆی بینێت لە بەرەنگاربوونەوەی ئەو گەندەڵیە گەورانەی کە ئێستا لە دۆسینەوت و داهات و لایەنەکانی تر لە هەرێمی کوردستان هەیە بێگومان ڕۆڕەوەی ژیان لە پێشکەوتندا ینی وڵاتانی ئەوروپاش لە ئێمە باشتر نەبوون سەردەمانێک بەڵام ئەمڕۆ لە بینی لەوێ یاسا و قانون بەرقرارە و حاکمە ئێمەش ڕۆژێک دێنجا ئەم ڕۆژە زوو یا دەنگ ئەمە دەمێنێتەوە سەر ئاستی وشیاری خەڵک بەگشتی کە لە چارەنووس و ئیرادە و دەنجی خۆی پرسێتەوە بۆ ئەوی کەوا بەم شێوەیە چیتر فێڵ لە خەڵک نەکرێ ئیرادەی خەڵک نەشێوێنرێ لەلایەن زۆر سپاس حکمڕانان زۆر سپاس بۆ دکتۆر شۆرش حەسەن مامۆستای کۆلیژی یاسا لە زانکۆی سلێمانی هەروەها ئاوەت محەممەد سەرۆک بەڕێوەبەری سەنتەری پەرەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ وێبینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانەوە تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتە و میمۆری 32 گیگابایتە و کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ، کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵەتیان، سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح، فڕن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵەتیان. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. هەمومان پێویستمان بە گەشتی ئیمانی و ڕۆحی هەیە. سەفەرێک کە تۆز و گەردی تاوانمان لێ بتەکێنێ و لەوێچێ ئاوی بەراعەتمان پێ بنۆشێ. لەگەڵ کۆمپانیای پارەزان ئامادەی ئەو گەشتە ئیمانی و ڕۆحیە بە بۆ مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە سەرپەرشتی حاجی ئامانج و کەسانی شارەزا و ڕێبەرانی ئەزموندار. لێرەوە پێتان ڕاگەێنین هاوکارتانە بین گەشتی عومرە بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەوەی سکوونەتی ڕۆحتان بەرنەبن دیوارەکانی کەعبەی پیرۆز و دڵی گەرمتان بە ئاوی زەمزەم لە ئێوارانی ڕەمەزاندا فێنک بکەنەوە. گەشتەکانی کۆمپانیای پارەزان بەم شێوەیە بێت: 15 ڕۆژی سەرەتای ڕەمەزان، 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان، سەرلەبەری مانگی پیرۆزی ڕەمەزان، لەگەڵ خزمەتگوزاریەکانی وەک دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. کۆمپانیای پارەزان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم، ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. لە هەنگاوێکی نوێدا و بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز، کەناڵی ئاسمانی پەیام پێشبڕکێیەکی نیشتیمانی سەرتاسەری بۆ یەکەمین جار ڕادەگەیەنێ کە تایبەت دەبێت بە دەنگخۆشی و جوان خوێنەوەی قورئانی پیرۆز. ئەم پێشبڕکێ لە بەرنامەیەکی نوێدا ڕێک دەخرێت و کەسانی شارەزا و ئەزمونداری سەرکەوتوو لە ڕۆژانی مانگی ڕەمەزاندا سەرپەرشتی دەکەن. سەرکەوتوەکانی ئەم پێشبڕکێیە خەڵاتی شایستە دەکرێن. بۆ تۆمارکردنی ناوی خۆت پەیوەندی بەم ژمارەوە بکە: 050 116 48 68. مژدە بە شێوازێکی نوێ و بە کوالیتیکی بەرز لە چارەسەر و پشکنینی نەخۆشیدا بە پێشکەوتوترین ئامێری سەردەمیانە و لە سەردەستی کۆمەڵێک پزیشکی پسپۆر تەنها بە 3000 دیناری عێراقی پشکنین بۆ زۆربەی نەخۆشیەکان دەکرێت لە نەخۆشخانەی بەخشین لە شاری سلێمانی. بینینی نەخۆش لەلایەن پزیشکی پسپۆرەوە لای ئێمە تەنها بە 3000 دیناری عێراقیە. سۆنەر تەنها بە 8000 دیناری عێراقیە. دیشک تەنها بە 7000 دیناری عێراقیە. تاقی داشکاندنی لە 160 بۆ کراوە. نازور داشکاندنی لە 150 بۆ کراوە. هۆڵی لەدایک بوون لە سەردەستی ستافێکی لێهاتووی پسپۆر یافرەتان بڕێوە دەچێت. هەر لە نەخۆشخانەکەماندا ئەم پسپۆریانە بەردەستە بە نرخی زۆر گونجاو لە ئێستادا. هەموو خزمەتگوزاریەکی پەرستاری لای ئێمە لە 160 داشکاندنی بۆ کراوە. نەخۆشخانەی بەخشین لای ئێمە دڵنیاتری. نەخۆشخانەی بەخشین سلێمانی، شەقامی 60 مەتری، تەنیشت نەخۆشخانەی هیوا. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
ئەڵێن ڕۆژێک لە ڕۆژان پاشایەک هەبووە ئەم برنجەی وەکخوانێک پێشکەشی پاشایەکی تر کردووە لەو ڕۆژەوە نامدرا برنجی مەحموود. دوای چاوەڕوانێکی زۆری پاشا لێدراوەکە لە قەڵای پاشا نزیک بوو. هەمویان چاوەڕوانی ڕازاندنەوەی برنجەکە بوو. بۆ نوبەرامەی برنجەکە بەناو کۆشکەکەیان بڵاو بووە. پاشای دڵخۆش کرد و سەرجەم وەزیرەکان بە بۆ نوبەرامەکە سەرسام بوو. کوا برنجەکە؟ مەحموودە! برنجی مەحموود خوانی شاهانە. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتە و میمۆری 32 گیگابایتە و کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگەربوونەوەی قەیرانی دارایی بەیزا بە هەمان شێوەی ساڵانی پێشوو بەردەوام دەبێت لە فرۆشتنی کاڵەکانی باقیستی هەشدەمان. تاقمی ژووری میوانی مۆدرن و کلاسیک بە باشترین کوالەتی، ژووری نووسنی دوونەفەری، سێتی نان خواردن، ژووری نووسنی گەنجان، هەموو پێداویستەکانی مۆبیلیاتی ئۆفیس و هەروەها دروستکردنی کەوانتەر بە نوێترین دیزایانی تورکی و جیهانی، دانانی پارکێت و دروستکردنی جەرگا و پەنجەرەی PVC. بەیزا مامی هاوڵاتیان. کارگەی برنجی ئاڵدان یەکەمین کارگەی برنج لە کوردستان. کارگەی برنجی ئاڵدان لە چەڵتووک برنجی دەنکڕی کوردی ئاسا بەرهەم دێنێ لە تام و چێژدا هاوتایە بە برنجی خۆمان. ئەم کارگەیە گومانەکان ئەڕەوێنێتەوە و برنجێکی تەندروست لە چەڵتووک ئەخاتە نێو بازاڕەکانی کوردستان. برنجێک ڕەنگشوشەی و سروشتی بەرهەمهێنراو لە کوردستان بۆ تەندروستیەکی باش و باشتر. کارگەی برنجی ئاڵدان لە چەڵتووک برنجی ئاڵدانی بەرەمێنە. برنجی ئاڵدان ژەمێکی تەندروست بۆ هەمووان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت